سەبارەت بە ڕەوشی کەش و هەوای هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی بە تایبەت لە کاتەکانی ئێستادا بەهۆی ئەو ناجێگیربوونی کە لە کەش و هەوادا دروست بووە ئەگەری هەیە کە شەپۆلێکی باران و بەفر بە بڕی جیاجا زۆرێک لە ناوچەکان بگرێتەوانێ و هاوکات لەگەڵ ئەو شەپۆلەشدا بەهۆی هاتنی بارستە هەوایکی ساردی جەمسەریەوانێ پلەکانی گەرما بە شێوەیەکی بەرچاو ڕوو لە دابەزین بووە کە نزمترین پلە ئەمڕۆ لە پارێزگای سلێمانی 3 پلە بووە و نزمترین پلە لە شارۆچکەی پێنجین 0 پلە بووە لە بازیان 1 لە چەمچەماڵ 3 پلە بووە لە ماوە 2 و لە بەنسبەت دەرەوەی پارێزگای سلێمانیش 4 پلە لەژێر 0 و لە ناوچەی حاجی ئۆمەران و 4 پلە لەژێر 0 و لە ناوچەی کانی ماسی پارێزگای دهۆک و کاریگەری ئەم شەپۆلەش ئەمڕۆ کە ئەگەر هەیە کە ئەو باران و بەفرە ڕوو لە ناوچەکان بکات و لە کاتەکانی سبەی نێوانەیە بەرەو لاوازبوون دەڕوات بەڵام پلەکانی گەرما هەر بە نزمی دەمێنێتەوانێت کە ئەگەری هەیە بۆ ڕۆژانی داهاتوو ببێتە هۆی دروستبوونی شەختە و بەستەڵک و زوخم. سەبارەت بە بڕی بارانبارین لە وەرزی ئەم ساڵ بەنسبەت پارێزگای سلێمانی تا ئەم بەروارە 262.8 ملیم بارانباری و بەراورد بە پارساڵ تا ئەم بەروارە 542.7 ملیم بەڵام بەراورد بە پێرار تا ئەم بەروارە 157.4 ملیم باریوە و زۆرترین بارانبارینیش لە ناو پارێزگای سلێمانیە لە قەرەداغ باریوە بەڵام لە چاو خۆیان ئێستا ئەم ساڵ بارانبارین لە ئاستی پێویستی خۆیەتی ئێمە مانگی دا تێگەڕایی بارانبارینی مانگی دەی 2019 لە سەر و تێگەڕایی بارانبارینی مانگی دەوە بووم بەڵام نەختێک کەمی کە هەبوو بێت لە مانگی 11 بووە کە نەختێ بارانبارینمان کەم بوو بەڵام لە مانگی 12دا خۆشبەختانە هەر لە سەر و ئاستی تێگەڕایی بارانبارینی مانگی 12 بووە بۆ وەرزەکان.